یادگار محمود نەسڕڵڵا لە بنەماڵەی با بڵێین ناسراو لە شاری سلێمانیە بە بنەماڵەی شەید جەمال و عومەری حەلاو لەبەرەوەی کە من خوشکی شەید جەمال و شەید عومەرم بێگومان بە ئەسڵ سەرشەقامی سەرەتا ئەگەر بمەوێت باسێکی باوکم بکەم ڕاستی ناتوانم زۆر لەسەر باوکم بدوێم بۆ لەبەرەوەی کە پێشەوەی من لە دایک ببوورە باوکم شەهیدا کرا یعنی دایکم حامیلە بۆ بە من هەر لەوەشەوە ناوی من نراوە یادگار یعنی بەسا دوای یادگاری باوکم بۆ دایکم و بۆ بنەماڵەکە باوکم بێگومان لە پێش ئینشیقاقەکەی مەکتەبی سیاسی باوکم ئەبێت بە پێشمەرگە پێشوەخت چکارە بۆ بەس ئەو نەئەزانم ئەوان لە بڵێن تایفەی سواریانن لە منتیقەی پێنجێن و ئەوانە دوای کە ئینشیقاقەکە ئەبێت باوکم ئەو کاتە کە پێێنەوە سەنگەری مەلایی بڵێن هەڵابژێرێ بەداخەوە لە دوای ئینشیقاقات ئەوەی من بزانم و گوێبیستی بوو بێتم کاتێکە گەورە بووم لە دایکم کە ئەیگەڕایەوانێ وەزانم بتوانم بڵێم باوکم دووەمین کەس بووە دووەمین قوربانی شەڕی نەگریسی براکوژی بووە بۆی ڕاستیەکەی من ناتوانم زۆر شتی لەسەر بڵێم لەبەرەوەی کە لەگەڵ یانە ژیاوم و لە ژیانیشمان نەمبینیەوە بەس تەنها ئەوە نەبێ لەبیر مەدایکم کە لای بۆوە کردم بێگومان لە نێوەی هینا دەستێ کرد بە گریان ئێسش ینی لەبیرمە هەموو جارێ گریا ئەیوە لایەکی باوکت هاتەوە بۆ من زۆر زۆر متەئەسیر بوو چونکەم لە پۆرەکانمەوانێ لە کەسوکارمانەوانێ ئەمان بیست کە باوکم دایکمی زۆر زۆر خۆشویستووە هێندە خۆشیویستووە کە ڕەفیقەکانی هەموو جارێکە هاتوونەتەوە بڵێن بۆ پشوویەکی کورد وتویانە ئەوە بە ئاواتت هاتە دی ئەوە ئەگەڕێیتەوانێ بۆ لای بڵێن ژنەکەت هەر بۆیە ڕاستی دایکم وابزانم 10 ساڵ ڕەشپۆش بوو هەر لە خۆشەویستی باوکیشم کاتێک کە باوکم ئەکوژرێ دایکم سەردانی بارزانی نەمرەکە دوای و چاو پێکەوتنە دایکم کە ئەگەڕێتەوانێ بۆ شار نازانم لەکوێوە بۆ بە خزمەت بارزانی نەمەرگەیشتووە بۆ ئەوەی کە چۆنەڵێ ڕێچکە و ڕێباز و ڕێڕووی باوکم ون نەبێت دایکم جەمالی برامە خاتە شوێنی ئەو ئەیکا بە پێشمەرگە لە تەمەنی 16 ساڵیە ئەو نەشی کە بڵێن لە مناڵە شەهیدەکانی ترەوانێ بیستی بێتم یا لە ژنە شەهیدەکانەوە بیستی بێتم چونکە ئەو کاتە ڕاستی ژنە شەهیدەکان هەمویان پەیوەندێکی زۆر تند و تۆڵیان هەبوو و هەروەها چالاکی سیاسیشیان زۆر بوو چونکم ئەو داخەیەکە لە دڵیان هەبوو کە زۆر بە گەنجی مێردیان لەدەستێن پاڵنەرێک بوو کە سوور بن لەسەر خەبات بێنە ناو جەرگەی سیاسەتەوانە زۆربەی جار ئەو تەجەموعانەی کە ئایان کرد لە ماڵی ئێمە بوو ئەوان باسییان ئەکرد کە باوکم پێشمەرگەیەکی زۆر ئازا بووە باوکم سەرپەل ئەبێت بە شاخی سورکیۆ ئەبن قواتەکەی ئاویان لێ ئەبڕێ کە ئاویان لێ ئەبڕێ باوکم دڵی نایەت پێشمەرگەکانی تر بنێرێتە خوارەوە بۆ ئاو بۆی کە ئەو بێنێتە سەرەوە بۆ پێشمەرگەکان باوکم و کەسێکی تر ئەچن هەڵان نەچینە سەر بڵێن سەرچاوەکە ئاوێن بەس ئەمان بێ ئاگان لەوەی کە داهێنراون بڵێن گەمارۆوە دراون دێنە دامێنەکەیە ئەگەنە سەرچاوەکە دەستیان لێکەنەوانێ قوتێکی زۆر
داخەوە شەهیدیانەکەن. جا ئەو ژنە شەهیدانە زۆر جارکەوە نییە گۆرانیان ئەوت ئەلاوانەوانێ ترکە چایان بەیەکێک لە ئێمە ئەکە بڵێن مناڵی شەهید بووین. ئەمانە چیرۆکی کارەساتی شەهید بوونیان بە لاوانەوە ئەوت. ئەجا هەر بۆیە ئێمە ڕاستی وێنەشمان نییە ئەوە لە شارانە بۆ باوکم. ئەو وێنانەشی کە هەیبوو لە سەردەمی شۆڕشی ئەیلولە و لە دوای نەکسەی 75 و شۆڕشی گوڵان ئێمە لەبەرەوەیکە دانەبڕین لە بەشداریمان لە بزنی ڕزگاری خوازی نەتەوەی کورد بە بەردەوام مۆجه بووین کە وەکو ماڵە پێشمەرگە بگیرین. بەو هۆیەوانێ کەلوپەلی ماڵمان، وێنەکانمان، هەموو شتێکمان مەجبور ئەبرانە ماڵان، یا ئەم وێنانە ئەشاردرانەوانێ لە ژێر زەویە و یا لە تونی حەمامە. بۆیە ڕاستی وێنەی باوکم نەماوە، وێنەکان هەمووی فەوتاون. وێنەیەکم بەبیریەت باوکم وەستاوە لەگەڵ دوو پیاوی ترە، ئەو دوو پیاوەی تریش هەردووکیان شەهیدن. وابزانم یەکێکیان ناوی شێخ بابە ڕەسوڵە یا کەسوکاری شێخ بابە ڕەسوڵە. ئەو زەمانەیە کۆمەڵێک کەڵە پیاوی شار بوون، کۆمەڵە پێشمەرگەی ئازا بوون. من بەداخەوە ناوەکانیانم هیچی لەبیرنی لەبەرەوەی کە بەس تەنها بە گێڕانەوە ڕاستی من گوێم لەو ناوانە بووە. بۆیە زۆر جار کە داوای وێنەی باوکم ئەکەن ڕاستەکەی جۆرێک لە خەمباری بڵێن دامەگرێ. من هەرچەند خۆیم نەبینیوە ئەویش منی نەبینیوە، بۆیە ئەو خەمباریم لەو سەرچاواگرێکە تەنانەت مەحرومیشم لە دیتنی باوکم بە وێنە. من هەروەکو سەرەتاوتم ئێمە بە بنەماڵەی شەهید جەمال و عومەری حەلاوە ناسراوین. براکانم بێگومان هەردووکیان شەهیدن. دوای ئەو هەموو ساڵە خەبات و تێکۆشان خەڵکی سلێمانی ئەزانێ کە ئێمە وەکو بنەماڵەیەکی سلێمانی بۆ یەک ساتیش ئێمە لە سەنگەری ڕژێمان نەبووین. دەنکە جۆیەکی ماڵی ئاغامان نەخواردووە بە قەولی کوردەواری و بەندی کوردەواری ئەڵێ. ئەم کوڕانە هەروەکو سەرەتاوتم دایکم برا گەورەکەم کە شەهید جەمالە لە تەمەنی 16 ساڵەیە خۆی ئەیکاتە پێشمەرگە. دایکم خۆی چێکی بۆ ئەکڕێ. لە 16 ساڵەیەوە ئەم کوڕانە لە ناو جەرگەی خەبات و ماندووبوو نابوون. شەهید عومەری برام 83 ساڵی 1983 لە شارباژێر لەگەڵ 28 کەسە دوایە کە فیشێکیان پێنامێنێ بە ئەسیری ئەگیرێن ڕەمی ئەکرێن. دایکم مەیتی ئەو کوڕەشی بۆ دەچێتەوە. شەهید عومەری برام دوای نەکسەی 75 کەیتر شۆڕش بۆ ساتێک لە چاوون بۆ یەنا شۆڕش هەرما بوو کە دێتەوە شار بەبێ وەکو کەسێکی عادی بڵێن دانانیشێ بەڵکو بە بەردەوام لەگەڵ شانەیەکە دەست دەکاتەوە بە خەبات. ئەوە بوو ئەمن پێیزانی شەهید عومەری برام دوو جار ئەگیرێ لە مقابلی پارە شەهید عومەری برامان دوو جار ڕزگار کرد. تر ڕاستی ئەمن هاراسانی کردبووین بە بەردەوام ئەچوونە سەر بڵێن ئەو شوێن و گوزەر و دوکانە چون شەهید عومەری برام کاتێکە بڵێن هاتینەوە شەر بوو بە ئاسنگەر بوو ئەچوونە سەر دوکانەکەی
تحقیقان لێکرد ئیهانەیانە کرد لەبەرەوە مەجبور شاری بەجێهێشت بوو بە قیادە موقەتە شێت عومەری برام. بەڵام بەداخەوە ئیتر ئەو گۆڕانکاریانی کە لەو سەردەما هاتنە ئاراوە ئەو بۆ شتاسێ شێت عومەری برام بە ئەسیری ڕەمیە کرێ. جەمالی حەلاو هەر لە 16 ساڵیەوە کە بۆ بە پێشمەرگە تەنها ئەو 1 ساڵ و نیوە 2 ساڵە نەبێت لە دوای نەکسە ئەینا ئەویش لە شارە تەنزیم بوو لەگەڵ ئەنوەری مەجید سوڵتانە شەید ئەنوەری مەجید سوڵتان لەگەڵ کۆمەڵێک کوڕی خەڵکی شار لەوانە وابزانم کوڕەکانی شێخ جەلالی حەفید ئەمانە تەنزیم بوون. ئەویش کەشف بوو کە تەنزیمی ناوشارە ئەمانە مەترسی ئەوەی لەسەر پێیا بوو بڵێن خەبەریان پێیا کە دەربچێت لەبەرەوەی کە بەنیازی هێنن کەشف بۆ بەنیازی گرتنین. ئەو ڕاستەکەی ئێمە ئێوارەیەکی درەنگ بوو. یەکێ لە هاوڕەکانی هاوبەدایکمیوە دووتی دڵی هیچ نەکە ئەم ئێوارەیە جەمال ناگەڕێتەوانێ لەبەرەوەی کە چۆتە ناو شۆڕشەوانێ و کەشف بووە. ترەوە بوو شەی جەمالی براشم دەچێتە دەرەوانێ. بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین ئەویش لێرە لە سلێمانی لە دەساڕەکە 3.75 تەقەی لێ کرد. ئەنجا مەئەساتی ئەم خێزانە ئەوە بوو دایکم ئەچێتە سەرتەرمەکەی گوێ لێ تەقەکانە بێ بەڕێوە بێ بە ماڵی پورزایەکی هەر لەو گوزەرە ئەچێت بەدەم تەقەکانەوە و تر قەڵباڵغێکە بینێ لە لای دەساڕەکە خەڵک لە دوورەوە تەبیعی دایکم ئەناسێتەوانێ ناهێڵن بچێت. دایکم هەر بە زۆر ئەڵێ با بچم بزانێکم کوڕی چی داماوێ کە دیسانەوانێ کوشتیان. بە سۆری زۆردارەکەی تر بڵێن ئەچێتە سەری سارەکەی شەی جەمالی برام بەرز ئەبێت کە سارەکەی هی نەکات ئەڵێ ئەمە سارەکەی جەمالی کوڕی منە توخوازم لێ بێن. کاتێکە ئەچێتە سەری ئەبینێ کە کوڕەکەی خۆیەتی لێ ئاکوشتێ. بەسە قارەمانێتی و بەهێزی دایکم لەوایە بەهین هەیە بە سیدیە لای کاکە حەمەی حاجی مەحموو لە گەرمەی تەعزیەکە ئابێت وابزان تەلەڤیزۆنی حەسەکە بێ ئەچێتە دیداری دایکم لەوێ ئەڵێ داوا لە هەم بەڕێز سەرۆک مەسعود بارزانی ئەکا هەم لە مام جەلال تاڵبانی بەڕێز کۆچ کرد و مام جەلال دەکات دەڵێ هیوادارم کە خوێنی کوڕی من دوا خوێن بێ کە بەدەستی کورد ئەڕێژرێ. داواکارم کە بودجەتان بکەن بەیەک هێستان بکەن بەیەک ئەم میلەتە ماندووە چاوەڕێی ئەوەکە کە ئێوە خزمەتیان بکەن. بێگومان ئەمە دەنگانەوەیەکی زۆر زۆری هەبوو لە ناو سلێمانی دەنگانەوەیەکی زۆر زۆری هەبوو لە ناو خەڵکە چکم بەڕاستی خەڵک ئەوەی ناوێ میلەت ئەوەی ناوێ میلەت یەکڕێزی ئەوێ. ئێمەمانە نیشکە دەستمان سوتاوە بەو ئاگرەیە هیچ کاتێک هاندەر و ڕێخۆشکەری شەڕی نێوانە براکان نەبووین. هەر بۆیە زۆر پێشوەخت پێشەوەی کە شەی جەمالی برام لە ساڵی 1993 اختیالی بکەن لێرە لە سلێمانی دایکم ئەچێتە سەردانی بەڕێز مام جەلال. لەو سەردانەیە من ئەمە دایکم خۆی بۆی گەڕامەوانێ لەو سەردانەیە داوا لە بەڕێز مام جەلالەکە ئەڵێ ئەمە شۆڕشە و هەموو شتێکی تیادا ڕۆئەیە خەڵکێکی زۆر کوژراون
بە فیشێکی براکان پێشمەرگەکانت ئەوەی کە لە ژێر دەسەڵاتی تۆی و بڕوای بە تۆ هەیە بە قسەی تۆ ئەکا وەرە ئەو مەلعەبە وەرە بەردەرکی سەرا خیتابێک بە بۆ ئەم خەڵکە بۆ ئەم میلەتە کە دوای تۆ کەوتووە بڵێ ئەوەی کە بووە لە شۆڕشە بووە ئەوەی کە کوژراوە ئەمری شۆڕش بۆ ئیشی شۆڕش بۆ بڕیاری شۆڕش بووە بڕیارەکان هیچی کەسی نەبوون هیچی شەخسی نەبوون بۆ ئەوەی کە تەسفیات دەست پێ نەکات ئەم کێشەیە نەبێتە کێشەیەکی شەخسی لینە لە فاوی خوێن لەم شارە هەڵەسێ مام جەلال ئەمە نسەن دایکم بۆی ژێڕامەوە کە بە خودی کۆچ کردو بەڕێز مام جەلال ئەڵێ بەڵام بەداخەوە مام جەلال ئەو داواکاری دایکمی قبول نەکرد ئەو ببینیمان تەسفیاتێک تر دیسانەوانێ دەستی پێکردەوانێ دووهەمین کەس لەو تەسفیاتە هەرچەند ئەمە تەسفیاتی خەڵک نەبوو حەقکردنەوەی شەخسی بنەماڵەکان نەبوو بەڵکۆمە دیسانەوە چەندەمین تەسفیاتی بڵێن ئەو کەس و لایەنە نەبوون کە ئەکەوتنە بەرەی مەلایەوانێ ئەکەوتنە سەنگەری پارتی دیموکراتی کوردستانەوانێ بۆیە لەو تەسفیاتی کەنەوە دووسێ لە دوای ڕاپەڕین دەستی پێکرد شەهید جەمالی برام دووهەمین کەس بوو کە لەم شارەیە زۆر دڕندانە تیرۆر کرا ڕاستیەکەی دوای ئەو ڕێز عەلی بۆسکانی بوو سێهەمین کەس بوو منە سەردەما لە ئەوروپاوە گەڕابوومەوانێ بۆ تازەی جوانەمەرگی برام ماڵی کاک عەلی بۆسکانی ڕێک لە پشتمان بوو ئیتر ڕاستیە توان بڵێم گوێشمان لە تەقەکان بوو کە دەنگۆکە بڵاوەوە نمون و دایکم یەکسەر چووینە ماڵی بڵێن عەلی بۆسکانی وەی کە بچین بە دەمیانەوانە جا چیرۆکی ئەم بنەماڵەیە ڕاستی پڕ کارەساتە پڕ قوربانیە پڕ ماندووبوونە من نەباوکی خۆمم بینی تامیشم نە لە برانە لە دایک بینی لەبەرەوەی کە دایکم بە بەردەوام ڕاستی پێشمەرگەی شار و شاخ بوو ئەگەر ئەو کتێبانە و ئەو گۆڤارانە بخوێنیتەوە لەسەر ڕۆڵی دایکم ئەزانی کە من تامی دایکیشم بە تەواوەتیەکەی نەکرد هەر هەمووی بخەیتە سەریەک ئەو ساڵانەی کە براکانم بڵێن ژیان و من مناڵ بووم پێشەوەی کە هاوسەرگیری بکەم بە هەر هەمووی ئەتوانم بڵێم بخەیتە سەریەک پچر پچر 2 ساڵ ناکات کە ئێمە هەموومان تەسەوڕەکەی ئێمە تا ئێستا بەیەکەوە وەکو خێزانێک میوانداریەکمان نەکردووە سەیرانێکمان پێکەوە نەکردووە ئەو پێش هاوسەرگیریەکەشم هەرچەند زۆر مناڵ بووم کە من هاوسەرگیریم کرد هەموو قۆناغی ناوەندی من لە ماڵان تەواو کرد ڕۆژەی لە ماڵێک خۆ جاریوە هەبوو ینی بە مانگ نەمەتوانی سەرم بشۆ قشم زۆر درێژ بوو زۆر پڕ بوو جلوبەرگم کتێبم هەمیشە لە ناو جۆنگەوە بۆ لە ناو جانتایە بوو یەکەمین جارە تا بە ماڵەکە ڕاهاتم ئەم دۆزیێوانێ 2-3 جار لە کۆڵانەکانەوە نەبوو نەمەزانی ماڵەکە ئیتر نەخەبەری دایکت ئەزانی نەخەبەری براکانت ئەزانی
لەگەڵ دەنگ بڵاوە بۆوانێ ئەیان و پێشمەرگە بۆ نمونە مەسەن لە شارە زۆر لە شار باژەر دەسەویە خەشاریان لەگەڵ جێش و جاش کردووە ئەیتر من هێنم وەکو چۆن دەڵێ ڕۆحم تێنامە لە خەفەت و لە ترسی ئەوەی خوای براکانی منی تیانە یا باشترین دوعامان لە ینی چۆن دەڵێ ئەزعەفە لە ئیمان ئەم کوڕانە بە بریناریە بە زینۆتی نەکەونە دەستی جێش و جاش. بۆی کاتێکە کەتە لە ئێران بووین کە هەواڵی شەیدبوونی شەید عومەری برامیان پێیان نەوتم تا هێنامیانەوە سلێمانی بە مەخفی نەمزانی کە کوژراوە 2-3 ساڵیش بوونم بینی بوو شەید جەمالی براشم بە هەمان شێوە ڕێک 10 ساڵ بوو نەمبینی بوو ئەو هاوینە خۆم حازر کرده بوو لە ئەوروپاوە بەسەردان لە گەڕێمەوە بۆ لای ئیمتیحاناتم هەبوو وایە بمایە تەلەفۆنی بۆ کردم لە بانەوە وتی ئەو کوردستانمان ئازاد کردا دیگەن دایکم زۆرە بیرەکەم منیش زۆرە بیرەکەم تخوا کەیەیتەوە منیش لە تەلەفۆنەکە پێم وتم مانگی حەوتی ئەمەوە مانگی 2 بوو تەلەفۆنی بۆ کردم لە بانەوە مانگی 2 ئیتر ئەو 3 مانگە ئەوە نیە پلانی ئەوەمدا ئاڕشت کە ئەڕۆمەوە سەردانەکەم هەم دایکمە بینم هەم شەید جەمالی برامە بینم چون شەید جەمالی برام تەنها برام نەبوو ئەو جێگەی باوکیشمی بۆ گرتبوومەوانە بەڵام ئەوە بوو مانگی بە 5 بوو هەمان ساڵ بە منیانەوە تەبیعی بە ئەتر لە بەریتانیاوە لە سویدەوە لە ئەڵمانیەوە هەموو بڵێن برادەرەکانی تەلەفۆنیان کرده بوو بۆ ماڵەوانێ بە هاوسەرەکەمیان وتبوو کە گوایە شەید جەمال لە سلێمانی تیرۆر کراوە 2 هەفتە بوو ئەیزانی نەیوێرا پێم بڵێ کە شەید جەمالی برام کوژراوە تیرۆر کراوە بڵێ ماوەی 10 ساڵ زیاتر ئێمە هەرچی کوڕمان هەبوو ناشتمان بەو شێوەیە کە بڵێنەوە کەسە نزیکانت لە دەستەیە چون بەڕاستی مستاقیەوە نەبوون بۆ نەوە چمە سەرەتاوتم ڕۆژێک لە ڕۆژان ئەم بنەماڵەیە سەر بە ڕژێم نەبووە ئێمە بەسەر و ماڵی خۆمان بەشدار بووین لەم شۆڕشەیە بەشدار بووین لەم دۆزە ڕەوایی کوردە چەندێک باوکم بڕای پێ هەبوو دایکم ئەتوانم بەڵام زیاتر بڕای بە کورد و کوردستان و کوردایەتی هەبوو بەداخەوە ئەو ژنانەی کە لەگەڵیا ئیشیانە کرد زۆربەیان نەماون بۆ نمونە دای حاجی پیرۆز دایکی شەهید کەریم دانزێر سەعادەت خان خوشکی ئەنۆری مەجید سوڵتان ئەو ماوە ئەوانیش یەکێک بوون لەو ژنە شۆڕژگێڕانەی کە زۆر ئازایانە لەم شارەیە لە سەردەمی مەلازم محسینە لینکی نێوان شار و شاخ بوون
پشتی تەنزیماتی شار و کاغەز و هەموو شتێک ئەوان لە ڕێگەی ئەوانەوانێ ئەگەیشتەوە بە تەنزیمەکانی شار. بۆیە دوو جار ناخۆش ئەگەر مستحق بوو نایە و شتێکی تر بوو. هەرچەند برا کوشتن و باو کوشتن زەحمەتە، بەڵام ئەو کەسانە داخیان زۆرە. ئێستاژە و بۆشایی کە بەجێیان هێشتۆ لە ناخمانە زۆر زەحمەتە پڕ بێتەوە، چونکە هیچ ڕۆژێ لە ڕۆژان بەنیەتی ئەوە ئەم کوڕانە نەچۆنە شاخکە لۆلەی تفەنگەکانیان بکەنە پێشمەرگەکان براکانی خۆیان. یەکێک لەوانە بۆ بەڵگەیەک بۆ ئەوە پێشمەرگەیەکی یەکێتی کە وابزانام خوشکەزای کۆچ کرد و نەوشیرۆ مستەفایە ڕێی لێ هەڵابێ ئەکەوێتە دەست بڵێن کەرتەکەی شەید عومەری برام ئەیناسێتەوانێ خەڵکی گەڕێکی سەرشەقام و ئەمانە خەڵکی سلێمانی و کاتە سلێمانی هەموو چەند گەڕێکێک بوو. پێشمەرگەکانی تر میلی لێ ئەهێننەوانێ کە بڵێن بیکوژن یا عەزێتی بەن و ئەمانە. شەید عومەری برام تووڕابێ لێیان ئەڵێ خۆ بەعسیمان نەگرتووە، خۆ عەربمان نەگرتووە، خۆ داگیرکەری کوردستانمان نەگرتووە، ئەوەی یەک قسەی ناشرینی پێ بڵێ و بە نەوعێک مامەڵی لەگەڵا بکە خۆ محاسەبەیەکە. دوو دانە هەفتە دەڵدەی ئەیە بەفرێکی زۆر ئەبارێ لای خۆیەوە بڵێن ئەیخەوێنێ و چەکوشتیشی ناکات. دوای دوو هەفتەکە تۆزێ بەفر بارین کەم ئەبێتەوانێ بە تەنها شەید عومەری برام لەگەڵ یا ئەڕوات هەتا نزیکی ئەکاتەوانێ لەو منتیقەی کە هێزەکانی یەکێتی لێە ئەڵێ ئاوا بڕۆ بە زوون نەبی لە ناو بەفرەکەیە ئەو پڕەکەی لەوانێ نوو سەعاتێکی تر بڕۆ ئەگەیتە ناو هێزەکانی یەکێتی. من کاتێک کە هاتمەوە بۆ تەعزیەکەی شەید جەمالی برام لە کاتی گەڕانەوە ماچۆمە ڤیزەی تورکیام نەبوو، ئەو پێشمەرگەی کە بڵێن خوشکەزای کۆچ کرد و نەوشیرۆ مستەفا بوو ئەو بوو من لەگەڵ ئەوانە گەڕامەوانێ لە ئیبراهیم خەلیلەوانێ چۆن چاکی لەگەڵاکەم چوون سەلەبایی لەگەڵ دایکم ئەوانە قسەیە کرد. تر دایکمان منیان بەجێ ێژبایان زانی ڤیزەکەم هاتوتەوە من تێپەڕ بووم. ئەو من چوومە لای ئەوان وتم کوا دایکم وتیان وەڵا ڕۆشتەوانێ کە زانیان ڤیزەم وەرنەگرتووە بێ بگەڕێمە بە سلێمانی وتی لەگەڵ ئێمە. من تۆزێ حەزەرێکم کرد وتی وەرە تۆ نازانی من کێم، من فڵان کەسم، من کە ئێستا ماوەم لە چاوی شەید عومەری برات ئەیناسم، ئەگەر ئەو نەبوایە من کوژرا بووم یا ڕق بوو بوومەوە گۆڕک خوارد بوومی. بۆیە تۆ ئەمانەتی دای حەلاوی ئەتا تەسلیم بە دای حەلاو نەکەمەوە نایڵم لەبەر چاومون بێ. خۆی بۆ گێڕامەوانێ ئەو برا بەڕێزەوە زەمناوی کاگاراز بووم بە ئومێدی ئەوەی کە جارێکی تر ئەم میلەتە دووچاری ئەو شەڕان نەگریسە نەبێتەوە. دایکم ڕاستی وەکوتم ئەتوانم بڵێم لە دوای کوژرانی باوکمەوانێ ینی هیچ لە خۆشەویستی باوکم دووش بڕای بە قەزیەکە هەبوو، بڕای بە قەزیەکە هەبوو. ئەمە من نایڵێم ئەمە بەڵکو لە گۆڤارێکە وەبزانم بە ناوی شەهید باسی لەیەکەن کاتێکە شۆڕشی بڵێن دوای شۆڕشی ئەیلول
شۆڕش زۆر شەتێک بوو لە دوای کیمیا بارانەکەی هەڵەبجە ئەمانەوە پێشمەرگەیەکی زۆر دائەنیشتن لە ئێران چەکیان دائەناو لە دێهاتەکانی کوردستان چەکیان دائەناو هەنێکیشیان خۆیان تەسلیم ئەکردەوانێ. دایکم ئەچێت بۆ لای شەهید جەمالی برام بۆی کە سەردانی بکەوە ئەمانە. ئیتر ڕاستیەکەی بڵێ شاید حاڵێکی ئەو ڕۆژە و ئەو مێژووە ئەو یادەوەریە خۆی ئەمە ئەگەڕێتەوە لە گۆڤارەکە ئەڵێ کە هەواڵ هاو دایکی شەهید عومەر هاتووە دای حەلاو هاتووە طبعی تر پێشمەرگە و شتیان ئەنار بەرەو پیری لەبەرەوەی کە دایکم قەت بەدەستی بەتاڵ نەئەچوو بۆ ناو پێشمەرگە وتی هەموو لە دڵی خۆمانە و تومانە بەخوا دای حەلاو هاتووە لەبەرەوەی کە شەهید عومەریشی لەدەستداوە هەر شەهید جەمالی هەیە هاتووە پێ بڵێ کوڕم تۆش دانیشە لە دەیەک چەک دانێبانە کوژرە یا وەرەوە خۆ تەسلیم کە تێمە هەموو چاڕوانی ئەو مۆقیفەمانە کرد و داواکاریەمانە کرد لە دای حەلاو بەزوتی زۆر سەر سوڕمانانە وتی هەر دانیشت و دانە نیژێشتەمان و نەحەسابوانێ وتی ڕووی کردە شەهید جەمال پێیوت نەکەی سەرم شۆڕکەی بێ خۆ تەسلیم کەیتەوانێ باوکیشت و شەهید عومەریش کوژران من سەرم بەرز بۆوانێ نەکەی تۆ سەربەرزیم لێ بسەنی هەتا ئەو ڕۆژەی ئەکوژرەی تۆ ئەبێ لە سەنگەری پێشمەرگایە بکوژرێ گۆڤارەکە هەیە وا بزانم لە ئینیشە لە واڵەکەی خۆمە بڵێن بە وێنە هێنم کردووە دامناوە بۆی دوایەکە کە شەهید جەمال برامە کاتە پێشمەرگە لە دوو کاتەوە وا بزان بارەگاکەیان لە خانووەکەی حاجی براهیمی چەرمەگا بوو لە سەوڵەکەی کە ئێستا پێڵەن سەوڵەکە لەگەڵ ناهیدە خان و ئامینە معروف و سبەهێ و ئەمانە لە تامڵم لە ئافرەتانەوانێ بڵێن دەستیان پێ کرد ئیتر ئەوە هیچیان لە شۆڕشی ئەیلولیشا کاتێک کە بڵێن چوونە پێنجان حاڵ بەبیرمێت زۆر هینی ئەکەرانی هەر ئاگای لە هێنی شار بوو معلوماتی شار ئەهاتە ماڵی ئێمە و دوای ئەوە دایکە پێشمەرگە کە ئاهاتن ئیتر ماڵی ئێمە یەکەمین داڵدایان بوو ئەگەر لەو هێزە نەبوایە لە کەوتبایەتە بڵێن محوەرێکی تراوانێ دایکم کوڕەکانی بۆ ئەدۆزینەوانێ هەروەکو چۆنەڵێ لە سەردەمی شۆڕشی گوڵانیشە هەمیشە ئەگەڕە بە دوای ئەو کوڕانەیە کە دایک و باوکی ئەنایە نەزانی کەوتونەتە کوێوە یا ئەو کوڕانەی کە بڵێن ئەیگیران یا ئەو کوڕانێک کە ژیانیان لە خەتەرا بوو دایکم ڕزگاری ئەکردنەی برنە ناو شۆڕشەوانێ یعنی نەسرەوتوو بووە و تەنانەت دایکم ئەوەندە سیقە و متمانەی هەبوو لە ناو شۆڕشە ئەو کاغەزەی کە هاتەوە لە شۆڕشەوە بۆ مستەشارەکان کە ئەبێ خۆیان ساختکەنەوە ئایا لەبەرەی میلەتن یا لەبەرەی ڕژە من ئەو نامەیە بەڕێز عارف تەیفور تەسلیم بە دایکمی ئەکا و دایکم ئەیهێنێتەوانێ ئەی با بۆ مستەشارەکانی بڵێن شاری سلێمانی کە ڕاپەڕین ئەکرێت بۆیە چۆن لە سەعاتی سفرە و لە حەزاتی حاسمەکە بێ ئەوان خۆیان یەکلایی بکەنەوانێ ئەوان نازانی باسی خۆم هیچ کادری پارتی دیموکراتی کوردستانم لە هۆڵەندا خوێندومە لە 93ەوە ئەتوانم بڵێم نەهار بەدڵنیاییەوە لە 93ەوە خۆبەخشانە تا 2015 لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانە خزمەتم کردووە بۆ لەبەرەوەی کە ئەم ڕێبازە ڕێبازی باوکمە ڕێبازی دایکمە و ڕێبازی سەرەتایی بڵێن کوڕەکانی برامە شەهید جەمال و شەهید عومەری حەلاوە بەس بۆ لە حەزاتێک براکانم کەوتنە ناو سۆسیالیستەوانێ ئەوی چەند هۆکارێکی خۆی هەبوو بەڵام دواتر سەرۆک بەرزانی وەڵامە نێرێ بۆ شەهید جەمالی برام کە بگەڕێتەوە ناو پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی کەم حیزبە حیزبی خۆیەتی حیزبی باوکێتی
بەڵام بەداخەوانێ فریانەکە ئەو وەڵامە بگەڕێنێتەوە بۆ سەرۆک مەسعود بارزانی تیرۆرکرا. بۆی مشار هەمان ڕێواسم گرتوۆتە بەر سوێنی گەورەی بنەماڵەکەمان گۆڕی بارزانی نەمر بوو بۆ بە شانازی شەوانەیە کە ئەوەنە ساڵە لەنەوە سێوە بە کامل وعی من لەم ڕێبازە لەم حیزبەیە خزمەتم کردووە و هەتا ئەو ساتەشی کە ئەمرم هەر لەم ڕێبازە و لەم سەنگەرایە من بەنیازم خزمەت بە دۆزی نەتەوەی سیاسی ئەم میلەتە بکەم.